ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بێ ئەوەی ئازیز دەکرێت. ئازیزان ئەمڕۆ هەفتەی مانگی 16 مانگی ڕەزبەرە کە مانگی ڕەزبەری 1400 هەتاوی بەرامبەر لە 8 مانگی وتی 2000 مانگی ئۆکتۆبری 2021 جارێکی تر هەین لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک کە لە خزمەتتان نابین. داوامان کردووە لە کاکی یۆسفی ئەردەڵان کە میوانی ئەم بەرنامەیە بێ لەسەر چەند بابەت قساکەین. یەکێک لە بابەتەکانمان بریتیە لە دیاردەی کوشتنی ژنان لە ئێران ئەوە لە کوردستانی شەروەتر قسە باسێکمان لەم بابەتەوە بێت. دواتریشە گەرمەجال بوو لەسەر مەسەلەی ئەم هەڵبژاردانەی ئەخیری مەجلیسی نوێنەرایەتی عێراق و هەروەها سەرۆکوەزیرانی عێراق باسێکمانە بێت تەئسیراتەکەی و لەو بابەتەوە قسە باسێکمانە بێ. کاکی یۆسفیان بەخێر بی بۆ بەرنامەی ڕاوێژ. زۆر سپاس کە توانیت لەو بەرنامەیەدا بەشداری بکەیت. سپاسانەکەم. سڵاو بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویست لە خزمەتتانە. کاکی یۆسف، ماوەی لەو ماوەدا تعدادێ ژن و کچی گەنج و ئاوا لە شوێنەکانی جۆراجۆری ئێران بەتایبەت لە کوردستانیش لەلایەن کەسوکاریانەوە بە شێوەیەکی زۆر ناحەز کوژران. من پێم خۆشە ئەگەر بکرێت لەو بابەتەوە قسە باسێ بکەین بزانین بۆ ئەم شتە ڕووی داوە. ڕاستیەکەی ئەو مەسەلەی ژن کوشتن یەکێ لە دیاردا هەرە پیسەکانی کولتوری زۆر کۆن و زمانی لەواخا لە کۆیلایەتی بەولاوە ئەگرێت و کە پیا و خاوەنی ژنە و چی پێخۆش پێ بیکا جا فەرهەنگێکی پیس و ناحەساویشە و بەیانەت تێتە ئاراوە. ژن کوشتن دیارە یەکێ لە حاڵەتە دەرونیە نەفسیە پیسەکانە کە پیاوەکان دووچاریە بن. ئەوەی لە نزەی لە تاریخچەکەی بگذەرین کە لە هەموو دنیا بووە، یعنی مەسەلە هین کۆنە. بازێ کولتور هەن کە ئەو دیاردە کۆنە ڕاگرن و تەشدید یەکەن و دیسانەوە دەیخۆڵخێننەوە وەکو کولتوری ئیسلامی، وەکو شەرعی ئیسلامی. بەوە دەڵێم وەکو شەرعی ئیسلامی، بۆ شەرعی ئیسلامی نییە کە داهێنەری ژن کوشتن بێ، بەڵام ئەو حاڵەتە دەخۆڵخێنێتەوە دیسانەوە. بۆ نمونە هەر چەند ساڵی پێشوو کچێکی 11 ساڵە لە شمالی ئێران، داوە دەڵێم شمالی ئێرانەوە مساڵە بم، چون نووسراوە بە دقت یەک جملە یەک دێڕە، ئەو دێڕە خۆی پشت نیشانەدا کە قازیەکە لە مەتامەکە لە باوکی کچەکە کە سەری بڕیوە بەداس دەڵێ بۆ کوشتوتە، دەڵێ وەڵا ئەوە شەرافەتمی لەکەدار کردووە تەک فڵان کوڕە بووە، دەڵێ بۆ کوڕەکەت نەچێ کوڕەکە بکوژی، دەڵێ ئاخر کوڕەکەم کوشتوایە دەبووە دیەم بدایە، یعنی کچەکێ خۆی دیە نادا. دیارە ئەوە دەڵێم واقعی ئەو شەرعی ئیسلامە کەس کە ئەوە تەشتی دەکاتەوە کە ئەوە دووپا دەکاتەوە، دەڵێ ئەگەر کوڕەکەم کوشتوایە مەشێ دیم بدایە ئیسە نایدم. و ئەو پەڕەکەیشی بەوان خەڵکی ئەم حسابیان کردووە و 10 ساڵیان پێداوە، چۆن بۆ ژن قەساس ناکرێت. 10 ساڵیشیان پێ نەداوە، 9 ساڵیان پێداوە. تەبان ئەو جۆرە حکمانیشە دوای 2-3 ساڵ عەفویە تێپێخواتۆمانە و کابراشتێت دەرەوە. یعنی بەو وەزعیەتەوە ئەوەی واکێ لە نەزەرە ناگری ژن وەکو ئەمرازێکە،
یعنی ئەوەی واکە لە نظر ناگری وەکو ژن وەکو مرۆ نایەتە ئاراوە نایەتە کایەوە تەماشای ناکەن ژن لە ئەسڵەکەیە و نیوەی پێ حەساوەکەن ژن قەساسی بۆ نییە بە دیەت و ئەتانی بیدەی و زۆر نکتەی ناحەساکی یۆسف مەسەلەکە هەر بە ئیسلامیش نییە خۆ مەسەلەن بەشێکی تریش لەو ئەدیانی تریشە مەسەلەن هەر لە کوردستانە یێزیدەکانیش کاری وایان کردووە بەڵێ ئەرزەکەم گشت دینێک ئەوانە بوو ئەمە هی دیاردەی کۆنەوە هەر خودی دین یەزیدەکەشنی هەتا بە لە ئەویش احتماڵاً بووە ئەرزەکەمە هی زۆر کۆنە هەر ئەفسانەکان حەکایەتەکان ئەخوێنرێتەوە کە یەکێ لە قوربانیەکان معمولاً هەتا بۆ معبەدە گەورەکان کە دایبنن یەکێ لە قوربانیەکان ژنە کە قوربانیەکەن بۆ ڕزگاری بۆ داهاتوو بۆ ئەو دنیا بۆ خودایەک بۆ بۆت ئەوانە هەمووی ژنە یا لە نازانم مصری باستانە وەختارێکە پیاوێک ئەمرد ئیلزامەن ژنەکەشیان لەگەڵی ئەنایە گۆڕی و ئەوە خۆی دیاردەیەکی زۆر زۆر ناحەز و ناخۆشە بەڵام ئەگە ژنەکە بمردایە پیاوەکە لەگەڵی نانێژن وەلی پیاوەکە بمردایە فێراونەکە بڵێن ژنەکەشی لەگەڵی ئەنێژن ئەوە خۆی مەسئلەیەکە ناژن فەخرین ئیسلامە ئەرزشم کرد مەسەلەکەم یەکێ ژان داهێنەری بێ بەڵام بڕێ کولتور هەن کە ئەو دیاردە ناشیرنە ڕاگرن و تەشیدیشی ئەکەنەوە وتم حکمێکی دینێکی وەکو ئیسلام یا بەخۆڵی ئەوە بڵێن یەزیدیشواکە ئەوش حتمەن بۆ کوشتنی ژن یا بە عنوان ئەوە کە پێ دەڵێن خەتڵی ناموسی لە هەموو لە زۆر وڵاتە ئیسلامیەکانە ئەو خەتڵە ناموسیە جەزای کەمترە زۆر کەمترە حتا هەر ئێسایش لە وڵاتە شماڵی ئەفریقیەکان وەکو مەراکش وەکو ئەلجەزیرە ئەمانە حکمی قەتلی شەرەفی پێ دەڵێن مەسەڵەن حکمی کەمە یا ئەو خەتە شەرەفە مانایەوەتە لە شەرعی ئیسلامە ئاوایە ئەمی شەر کارمان بەوەیە کە باسمان کرد قسەی ئێرانەکەین چون کوردستان بڕوینە هەر چی کە حەساب بکەین ئەڵ کوردستان تایبەتی خۆی هەیە بەڵام هێرا بەشێکە لە کشوەرێک لە وڵاتێک کە ناوی ئێرانە و ئەوە لە جیرانەتی و هاتوچوو و فەرهەنگ و تێکەڵاوی فەرهەنگ زۆر شوێنیان لە یەکە چن تاسیردان نەبانیەکەینەوە ئەنە مەخصوص فەقەت کورسان نییە مەخصوص فڵان شوێنی تر نییە مەخصوص ئەو دیاردە کۆن و نالەبارەیە واکە هەست جا لە بڕێ شوێنە بەختەوەرانە ئیمکانی ئەوەی کە ئەوە لە بێمچی هەیە جا ئەوەی کە لە کورسانە ئەوە ئەبینین مەسەن لەجێکی وەک شاری سنە دەبینین زۆر زق و ڕق ئەخواتە بەرچاو بۆەوە ئینتزارمان نییە لەوێ ئەوە بێ شاری سنە وەختێ تەماشایەکەین لە هەر ئەو کشوەرە ئێرانە یەکی لەو شارێ لە بووە کە هەر لە زەمان مەشروتەوە مەدرسەی بووە ئەوبەتە ڕەزاشا لەواخا مەدرسەکانی لەبەر مەدرسەی مۆدێرن و یەکێ لە ئەوەڵین شارەکانە کە دەبیرستانی کچانەیشی تیا بووە یعنی دەبیرستانی کچانە لە شارچنە بە لە 1316 یعنی زۆر کۆنا یعنی ئەو شارە کتێبخانەی تیا بووە جا بەریان گروە و ڕێگر بوون لێ ئەوە شتێکی ترە وەلێ ئەو فەرهەنگە ژن کوشتن هەڵ ناگرێ ئەوەی کە ئیسە ژنێک بۆ کوژرێ ئەوەیە کە زیاتر دەنگ ئاهاتەوە بۆەوە ئینتزار نابێت لەوێ بە تایبەت لە فەرهەنگی هەتا پرشوێنی کوردەواریە بە ڕەدووچوون خۆی مەسئلەیەک عادیە یعنی کابراایك بە ڕەدووچە هەتا ژنەکە کچەکە بە فەخری ئەزانێ بە ڕەدووچووێ فەقەت هەڵدێ تەک خۆشەویستەکەیە خۆیان بگەێنن بە مەلایەک بە شوێنێک و 2 نەفەر 3 نەفەر تری شاید پەیدا دەبن و وەختار کە مارامێت دوای مەسڵەتەکەن یعنی مەسئلەکە شتی عەجایب نییە و تەبدیل نابێت بەوە وەختی فەرهەنگێکی ئەوە هەیە هەتا هین کۆنیشە
ئەوە فەرهەنگێکی زۆر باش و عادیە یعنی لەوەیە هەستکەوەکە لە کوردەواری شتێکی وا اتفاق بکە پێ ئەوەیە کە دەنگەداتەوە چون چاوەڕوانی ئەوە ناکەین لە شوێنێکا کە فەرهەنگێکی ڕەد بۆ کایۆسف ئەی بۆ هیچ اعترازێک ڕوونادا ئاخر مەسەلەن دیاردەی قەساس لە ئێران زۆر عادیە بەقی شوێرەکانی تری ئێران بەڵام لە کوردستان ئەگەر تەوەجۆت کردبێ ئەو چەند ساڵی ئەخیرە زۆربەی ئەوانەی متهمەکەیان بەخشیوە ئەوەی وا تاوانبارەکان بەخشیوە لەلایەن خانەوادەی دێ باشە دێ کوردە بۆ هیچ دیاردەیەکی جوانە لە کوردستان هەیە حتا لە ڕوانسەر زۆر جوان بە مزارەیەکی تەظاهراتێکی پرشیرین و حتا تەحەسونیان کردە بەرماڵ ئەو کابرای ساحب دەم و واداریان کرد کە حتمما ئەو بکوژەکە سا لێخۆش من وە لە سنات چەندین جار ئەوە بووە وەکو سمبولێک دەرهاتوە ئەتوان کارێکی باشە بەڵام ئەوە ئینتزارمان بێ کە بۆ هەرشێ کاریشە ئاوا بێ ئەبینین نا تا مادامێکە بە تەور کولی خەڵکەکە خۆی چارەنووسەکەی خۆی بەدەستەوە نەبێ ئەو دیارە ناشرینانە هەر هەیە کاک یۆسف بە پێش لەوەی ئیدامێ بدەین داوا بکەم لە بینەرانیش لەم بابەتەوە بێن و بابەتی خۆیان نەگە پرسیار یا قسەیەکیان هەیە لەم بابەتەوە بیکەن بەڕاستی بۆچی ئەم وەزیەتە ئاوایە و خەریکە ئەبێ بە شتێکی عادی ینی ڕوو ئەدا ببێەوەی ئەترازێک لە کۆمەلگا ڕوو بدا بەبێ چێن ئەوانە زۆربەیشی خەڵکی فەقیرن بەڕاستی ینی پێم خۆشە بینەرانیش لە ئەم بەحسەی وا کاک یۆسف خەریکە لەیرەی کات و ئێمە خەریکین بەحسی لە یەکەین بەشدار بن و ڕاوبۆچینی خۆیان لە تەریقی ژمارە تەلێفۆنی 0046 26 16 764 لە ڕێگەی واتسابەوە بەدەستی ئێمە بگەینین حتمما ئێمە شتەکانتان ئەگوازینەوە پرسیارەکانتان ئەگوازینەوە یا ئەگەر هەتا بێن و قسەیش بکەن دەنگەکەشتان بڵاوەکەینەوە بەڵێ کاک یۆسف داوای لێبردنەکەم بەڵام منزورمەیە هیچ ئیعترازێکی کۆمەڵایەتی ڕوونادات مەسەڵەن خەڵک بڵێن خەڵک بچنە بە دریای ئەو ماڵەوە کابرا کچەکەی خۆی کوشتووە یا سووتاندوێتی ئیعتراز بکەن مەسەڵەن شەرمەزاری بکەن ئەوە بۆ وانە بەتایبەت لە کوردستانە بەڵێوە ئەرز دەکەم چاوەڕوان ئەکرێت لە کوردستانە ئیتفاقی وا بکەوێت و چون نەکەوتووە و چۆن خەڵکەکە حتا لەو ڕادەیە ئەوەی کە بیستوانە حتا کابراکە نەگرتووە لەبەرە نازانم بسەگرت بێتیانیان نا بەڵام نیان کردووە حتا ئەوەی کە لە خودی ڕۆژنامەکانی ئێرانە بەڵاویان کردو وتیان دادستانەکەی سنە و تویە نەمەشیا ئەو دکتۆرە بیکوتبای ئەو کچە سوتاوە باوکی سووتاندوویە یا دەلیلەکەی ئەوە بووە کە حەز لێ کردووە و باوکەکە سووتانیویە ئەوە دادستانەکە شتی ئاوای وتووە یعنی ئەوە جێگەی گیر و گرفتە وەختارەکە حکوومەتەکە ئاوا بێ ئەو کابرای دەستگیرنەکە باشە خەڵکەکە ئەتراز بەکێ بکەن ئەشی ئەتراز بەو کابرای بکوژە بکەن بەڕاستی دەبێت ئەو پیس و پرۆخانە دەبەر چاو کەپن وەلی گیر و گرفت و بەدبەختی هێندە زۆرە پێم وایە ئەو گرفتانە تێتە بەرەوکە کاگی یۆسف ئەو ئەخیرەن ئەو کچەیەوە کوژراوە تەمەنی زۆر لە خوارەوە بۆ پێم وان نییە دڵداریشی کردبێ یا شتێکی وابێت لەسەر ئەوە بوو بێت ئەنی لەسەر دڵداری نییە کوژراوە ئەوە ئەگە تەمەنی لەسەرەوە ببووایە لەوانە ئەڵێ بەڵام 14 ساڵێتی 13 ساڵێتی پێم وان نییە مشکلەکە لەوە بوو بێت بەڵکو ئەو باوکە ئیجازەدا بە خۆی ئاوا بکە ئەوەی مەسەلەکەوەیە مەسەلەکەش هەر دڵداری و یا شتیوان نییە ئەوەی واکە لە ڕۆژنامەکان نووسیان ئەوە بوو کە دکتۆرەکە لە بیمارستانە کوتوویە ئەوان ئەوە کە بنزینیان کردووە پێ و سووتاندویانە کوتوویە لە باوکەکەی بیستوە کە ئەوە
دڵداری کردووە یعنی ئەوە حتا قسەی دادستانەکە کە ئەوە دەبێت لێکۆڵینەوەی لێ بکرێ کە بۆچی دکتۆرەکە قسەیکی وای کردووە ئەوەشە جێگەی قسەیە بەڵام بۆچی کردوویە نازانی وەلی هەر ئەوەی بە خۆڵی جەنابتان ئەژی ئەو باوکە حازرە بێ کارێکی ئاوا بکە ئەوە دەبێت بزانی چنێ خەسارە بۆ کۆمەڵەکەمان بۆ کۆمەڵایەتی بۆ جەماوەرمان جا ئەوەیە پاڵ ئەداتە پاڵ دیاردەیەکی پیس و چەپەڵ وەکو جاشایەتی وەکو سیخۆڕایەتی ئەوانە دیاردەهای ناشرنی جەماوەرە ئینتزارمان هەیە کە خەڵکەکە لەواقع ئەتوانن بە پیس و پڕۆکردنی ئەو بکەری ئەو جەنایەتانە بکەری ئەو کارە خراپانە زیاتر فەرهەنگی مرۆڤ دۆستی و برایەتی ببەنە سەرەوە بەو جۆرە بەرگری بکریە بەڵام بە تۆرکولی ئەوە دیاردەیەکە کاردانەوەی ژیانی بەدبەختی ئەو مرۆڤانەسە مەسەلەن لە لێدان بۆ ژن یەکێ لە مەسەلە هەرە گرنگەکانە کابرا ئەڕوێتە دەرەوە مەعموڵەنیش لە تەبەخاتی خوارەوە هەن لە تەواو دنیا لە هەرچیشدا لە ساحێ و کار لە نازانم دانەوە لە هەرچی کەسە ئەو ناوچاوگرژی و خراپە دەبینێت تەواوی ئەوانە ئەوێتە ئۆخدە بۆ خۆی جا وەختارەکە تێتەوە بۆ ماڵ هەمووی ئەو بەدبەختیانە ئەڕژنێتە سەر ژنەکەیە چون ئەعلێنەیە کە ئەو فەرهەنگە خراپە کە تۆ ژن بە ئەمرازێکە زانی کە دەردی خۆت هەرچی شتی خۆت بەسەر ئەوە بریژێنی ئەو ئەوێتە نەکبەتێک ئەڕژێتە سەر ژنا یا بۆ ئەوەیە کە ئتفاقەن لە تەبەخە خوارەکانە هەستکە زیاتر ئەڵبەت لە هەموو شوێنەکانە هەیە لە تەبەخە خوارەکانە ئەو مەسەلەی لێدان و ئەوە خەریکە تۆڵەی خۆی لەوە سێنێتەوە زۆری بە کەس ناشکێ لە هەموو زڵمە بینێ لە هەموو بەدبەختی و ناوچاوگرژیە بینێ ناوچاوگرژی و بەدبەختی دەرەوەی خۆی تێرێتە ماڵەوە ئێرژتە سەر ئەوە کاردانەوەی ئەو وەزیەتە نالەبارەی ژیانیەتی ئەگە هەرچی ژیانی باشتر و ڕەحەتتر بێ کاردانەوەی ئەوە کەمترە لێدان لە تەبەخەی سەرەوە کەمترە وەختارێکە ژنەکە خۆی ئیمکانی ئەوەی بێ نانی خۆی دەربێنێ وەختارەکە ئیمکانی ئەوەی بێ ژیانی خۆی بەڕێوەبات ئیتر کۆڵ نادابەوەکە پیاوەکە لێبدا وەلی ئەزانی لە تەبەخەی خوارەوە ژنێکە سەوادی نییە هەر تەنیا کاری بووە بەوەکە هەر لەبەرەوە مناڵ بێرێت و لە مناڵەکانشی لە 5 4 بمرێ هەر خەریکی ئەوەیە گسک لێدا و کاری ئەوە بکە نامێتەوە بۆ ژیانی بۆ نامێنێتەوە ئەشێ بەدبەختی مێردەکەیشی قوڵ بکە ئەوە ئەبینین ناشێ لە کاردانەوەی ئەو ژیان و ئەو نەکبەتەسە ئەوە ئەشێ بگۆدرێ ئەی بۆچی چۆن نەبێ بگۆدرێکە ئەو ژیانە بگۆدرێ کە ئەو ژیانە بگۆدرێ بە شۆن ئەوە فەرهەنگەکەی دروستەوە بێتەوە بەڵام فەرهەنگ لە خۆی ئەو دروستا بێت ژیانە کە فەرهەنگ دروستەکە نە فەرهەنگ ژیان بەڵام فەرهەنگ لەسەر باشبوون و پاڕاوبوون ژیان تەسیر دانێ معلومە فەرهەنگ و ئەدەب و موسیقا و هەموو شتێکی خۆش لەسەر ژیان تاسیر دانەوە و پاڕاوتری ئەکاتەوە بەڵام ئەوانە هەمویان لە ژیانێکی خۆشگوزەران و مەعمولیە هەست کە تێتە بەرە بۆ وجود تێ هەر بۆ جۆر لە ئاسمانەوە نایە کەسێ تا ئیمکانی ئەوەی نەوێ تا مقدار یعنی تێر نەبێ بۆی نایە بێت بجوانی بتانێ نەخاشی بکە بۆی ناوێ بچێ بۆ ئۆرکێسترێک و ڤیۆلۆن بۆ فێر بێ ئەوانە هەمووی کاتی دەوێ ئیمکانیاتی دەوێ ئەو ئیمکانیاتە حەدەئەقەلە ئەوە دەبێ بنرێتە اختیاری ئەوەیە کە تەبەخەی خوارەوە بە سەزوان لە فەرهەنگ و لە ئەدەب و لە ئەو چەشنە لەوەقا فەرهەنگە مرۆڤایەتیە دوورە کە وەختارەکە دوور بوو ئەبینین
ئاوای لێتێ خۆ بەشەر حیوان نییە وەلی کانە ئەو هەستە حیوانیە کە تێتە بەرەو چۆن حیوانیە بە بەدترین شکلی لە حیوان خراپ دەکە قسەکە لەوە چۆن حیوان نییە وەلی ئەو هەستە حیوانیە کە دێتە ئاراوە چۆن جێگەی خۆی نییە بەدترینیشیەکە پڕ خراپتر لە کاکی یۆسف ئێستا بەشێک لە ژنان لە کوردستان خەریکی هەڵسوڕانن و کۆڕکۆمەڵی خۆیانیان هەیە بەڵام ئەو فعالیەتانە یا ئەو هەڵسوڕانە لەو ئاسان نییە کە بتوانن حرەکەتێکی کۆمەڵایەتی ڕێبخەن دژ بەم دیاردە ناشیرینە ناحەزەکەیەوە ئاماژەتان پێکرد ئایا ژنان بە تەنیا خۆیان نەتوانن کاری وا بکەن یاکو پێویستی بەوەیە کە چین و توێژەکانی تری ناو کۆماڵ جریاناتی سیاسی هەموو یەکدەنگ دژ بەم دیاردەهێن بکەن ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی ببێ بە حرەکەتێ ببێ بە ڕێکخراوێ شتێکی کۆمەڵایەتی دژ بەم دیاردە شارەتان کە مەسەلە هاینە سەدەی 21 زمانێک بوو یعنی هەرچە تەماشای مێژووەکەین حتا نەفرێت دووریش تا 100 ساڵەوە پێشیش هەموو حرەکەتە جەماوەریەکان هەموو حرەکەت سیاسیەکان پیاهانە بوو خەباتەکان ئینقلابەکان گشتی پیاگانە بوو بەڵام کە دەبینین بە گوزەشتی زەمان و بەخەرە و تەکاملە وجودی هەیە ئیتر لە قەرنی 20 ئیتر ئەوە دوایی تێ ژن تێتە مەیان و ئیتر واقعیەتێ تێتە بەرەو وەقتی ناو مرۆڤ ئەبەی ئیتر مرۆڤ یعنی چی یعنی ژن و پیاو پێکەوە ژن بە تەنیا یا پیاو بە تەنیا ناتانی بژین مرۆڤە وەلی جاران هەر بە پیاویانەوەت مرۆڤ یۆسف پەیامێک هاتووە با و پەیامە بخوێنمەوە وتوێتی کاک مەحیا بە فارسی نووسراوە بە فارسی خوێنمەوە تعدادی بانام فعالین کارگری یا مردم عادی برای این موارد هم معترضند که چرا کشته شده و همین افراد معترضند که چرا مجازات نمیشوند و گاهی برای آزادی پول جمع‌آوری میکنند تکلیف حقوقی چیست ولا سقط پیامی که وای نردوه متوجه بوید بله ولا که او بوچونه باشه بوچون مثلا بو آزادی کسی لواخا ل سیداره پول جمع کنوا او یک نوع تسکینه یک نوع درمانه ولی او به طور کلی بس درمان نیه تسکینه ولی زور باشه هنگاهایی که مروایتی که مسئله مقابله کردن تک اعدامه بتابت مثلا روی دو که روزی اعدام مخالفت لگل اعدامه او دیارده که پرپره مرو دوستانه و شهرستانیت روزی دهم کاک یوسف روزی دهم بله امرو رو هشتمه روزی دوستو ببوره بتو اشکم او کاری که ولی بنبر کردن مسئله اعدام او حرکتی تونتری دبی ایجل با پاره و با کۆبوونەوەی تەنیا ئەوە ناکرێت بەڵام ئەو هەنگاوانە نیشان ئەدا کە جەماوەرەکە ئامادەی ئەوەن کە ئەو مەسئلەی ئیعدامە بنبڕ بکەن یعنی دڵخۆشیەکە بۆ ئەوە کە تۆ داهاتووەکە مەقداری ڕۆشنتر ببینی ڕۆشن نەبینی ئومیدوار کنەندەیە هیوادەرە ئەو کارگەلە لایەکترە وەختا کابینی هەر نوع تەجەمع و پێکەوە بوونێک لەلایەن حکوومەتەوە بەرگری لێکردێ بەڵام بەختەوەرانە هەر هێشتا وتم ئێمە بلەخەرە هاینە کشوەرێکە کە ناوی ئێرانە ئەو بەشەی کە لەواخا ئەو ئەنجومەنی ژنان ئەنجومەنی ژنگە پارێزەکان و ئەو ئەنجومەنگەلە لە کورسانە نمونە یعنی بە حەسا شوێنەکانی تر نەزەریا بگرین بەڕێوەڵا ئەوە جێ هیواز جێ ئومیدواری و خۆشیە کە لە کوردستانە ئەو ئەنجومنانە زیاترن و زۆریش تاوان نەدەن ئەبینین کە حکوومەت لە زۆر شوێنە دەخاڵەتەکە خۆی خۆتێنێ ئەگەر هەر لە هەر نوع دەستگیرەکە
لەوەخە ئەزیەتەکە ئەو ئەزیەتکردنیشە مانەیەکە لە ئەو کۆبوونەوەگەلە کە بتوانێت مؤثر بیت و ڕیشەی ئەسلیەکەی وتمانێت نیشان ئەدا کە ئومید هەست ئەکرێت ولی ئەوەی کە بێژین فەقەت ئەنجومەنێک دوو ئەنجومەن سێ ئەنجومەنی ژنان بتوانێت بە تەواوی لە مخابڵی ئەو دیاردا کۆمەڵایەتیە نگریسە قسەی ئاخر بکە ئەوە ناکردێت چون بەشێک لە ژیانی مرۆ بەشێکی مەسئلەی حقوق و قەزایی و ئەو مەسئلەیە کە ئەوە بەدەستی ئەم ئەنجومەن و ئەو ئەنجومەن نییە ئەوە چوارچێوە و سیستمی حکوومەتیەکەیە کە بەشی قەزاییەکەی و بەشی دادوەریەکەیە کە دەبێت بە تۆری یاسا و فرمی دادوەریەکەی ئەنجامی بێرێتێکایەوە ئەنجامی بدات. پرسیارێک کراوە کاک یۆسف پرسیارێکیان کردووە دیسان هەمان بینەر کردوێتی وتێتی کاک یۆسف سوال اینجاست کۆمەڵە در رأس کار باشد یا حکومت شورای تکلیف حقوقی این طور مواقع در جامعه رخ میدهد چیست؟ منظوری ئەگەر کۆمەڵە لەسەر کار بێت لەباری حقوقیەوە چۆن بە مۆزوع بەرخورد دەکات یاکو ئەگەر حکوومەتێکی شۆرایی لەسەر کار بێن بەبەستەوەی چۆ پەردابەرایەت فکر پەردا کنیم ئەوەیسە معلومە تایسەوە بەرنامەیە کە مەسەڵەن کۆمەڵە لە ئەوەڵەوە بۆیەتی و وەکو سازمانێک و سازیەکی مرۆڤ دۆستانە و پێشکەوتن خواست بەرابەری ژنوفیایی دەرە بۆ مامۆلای ئەسەن بەبێ وەتێک باسی ئینسانە کردیە باسی بەشەرە کردیە منزوری ئەوتە ژنوپیا دە باشە تەواوی حقوقی بەرابەری ژنوپیا ئەوە سۆگەرە بۆ یانێ کەسێ ناتوانێت بێژی وەڵا ئەوە کۆمەڵە بێ بەڵام بەرابەری ژنوپیا قبول کە توانگەر خەتای بکە خەتاکەی دەبەرابەرە در هەر سوورەت ئەوە معلومە کردو لە حاڵەتێکا من لە هەر ئەو تەجروبەی ساڵانی دوای قیام دەورانی هەر لە نەورۆزی سنەوە کە دەستی پێکرد کە بەداخەوە لە هیچ سازی و لە هیچ شوێنێکە کاردانەوەی نییە یعنی گشتی لە بیریەوە تۆ لە حاڵەتێکە نابێت لە بیرمان بچێتەوە سنە شارێ بوو کە وەختارێکە ژنێک هەر بە ئاشکراش وتی من مسلمان نیم لە انتخاباتە دەنگی هێنا لە هیچ شوێنێکی ئێرانیشا ئێمە سابقەیەکی ئاوامان ڕسمی انتخاباتێک و ڕسمی لە شاری سنا مرکزی ئۆستان لە نەورۆزی ئەوڵ شۆرای شار سنە کە دامەرزا یەکێکی ژن بوو کە ئەویش تەبەن لە مسلمانەکان نەبوو و خۆشی ئەلانە مسلمان نیم و لە دەنگی هاوردەوە ئەنێ منزۆر مۆسە ئیمکانی ئەوەی کە ژن ئەشی بۆ خۆشی بێتەکایەوە ڕێگەی دووریشمان لەبەرە ڕاستە با من یەک شتی یۆسف بە ئیجازە بدە بە ئیطلاعیەیەک هەیە ئیطلاعیە جەمعیە فعالینی حقوقی ژن بە فارسیە خوێنمەوە بابی خوێنمەوە زۆر کورتە هەر لە ڕابطە لەگەڵ ئەم مەسەلەی ڕۆژی یەکشەمبە یانزەی مانگی ڕەزبەر کە نووسراوە نووسێتی دەرئەتراز بە ئاتەشکەشیدەنە دختەری 22 ساڵێ تۆستێ پدەرە جەرسەنەندج ئەمە جەمعێک لە هەڵسووڕاوانی ژنن ڕۆژی یەکشەمبە 11 مێر 1400 دختەری 22 ساڵێ ئەهل سەنەندج تەنها بە خاطر داشتن دوست پسر توسط پدرش سوزانده شد. متاسفانه در یکی از بیمارستان‌های سنندج جان باخت. ما این قتل فجیع را که فارغ از هر گونه احساس فرمو تلفونەکەت جواب بەرەوە من بەڵێ باسی ئەوە کاتەڵێ کە ما این قتل فجیع که فارغ از هر گونه احساس والد و فرزندی است را محکوم میکنیم. در واقع مصوب به حکومت تخفیف در مورد خطاهای ناموسی در نظر گرفته شده است. تخفیف هایی که در مجازات والدین خاطی
در نظر گرفته شده در کنار مماشات با ناموس، پرستی و تبلیغات تبعیض‌آمیز در مورد زنان موجب شد فرهنگ واپسمانده در ضدیت با حقوق زنان و همچنین مردسالاری شده است که قتل‌های ناموسی در پرتو این قوانین به صورت فرهنگ رایج و اجرا و اعمال می شود. ما فعالین حقوق زن ضمن محکوم کردن قتل زنان و پدیده قتل‌های ناموسی خواهان تغییر قوانین تبعیض‌آمیز علیه حقوق زنان هستیم. در حالا لیرە شتەکە تۆزێ دوور درێژە پرسیارەکە ئەوەیە ئایا مەسەلەکە ئەو داخوازیە وا لە خەڵک ئەکرێت لە حکوومەت ئەکرێت چەنێ ئینسان ئەتوانێ پێی وایە بێ حکوومەت ئەتوانێ جوابگو بێت بۆ ئەم مەسەلە؟ ئەو حکوومەتە مطلقاً انتظار ناکرێ چۆن ئەو حکوومەتە خۆی یاسای ژن نیوەی پیاک چون بە شەرعیش ئەوەیە لە نتیجە خۆتۆ قانونی شەرع ناتانی بگۆڕی بەس مەسەلەکە ها لەسەر موجودیەتی ئەو حکوومەتەیە و اتفاقا ژن دە باشە دە بۆ چەو ئەتاعیە بدرێ بۆ چەو داخوازیە مەترح بکرێ واخەن ئەشێ بکرێ ئەشێ بوێژرگێ ئەشێ لە بیری نەبینەوە کە هاینە چه حاڵەتێکە و بەیانی بکەین کە گێر قەزیەکە ها لەوەکە ئەو یاسایکی نەکبەت و نگریسە ئەو یاسای نازانم قەتڵی شەرەف و ئەو جۆرە قسانە کەڕواکە عەرزم کردی کچێکی 22 ساڵە وەختارەکە دەکوژرێ ئەویش بە چی جورمێ بە جرمی دڵداری کە گەورەترین و جوانترین هەستی بەشەرە دۆسایەتی و خۆشەویستی ئەسەن ئەوە یانێ بەشەر یانی زیندگی یانی ژیان یعنی ئەو کەسەی کە ئەو دێکە جرمەکە پرەپرا لەسەرەوە مەخسوسەن وەختارەکە لەبەر مەرتەدەی خۆشەویستی بێ ئەو ئیترایە دریا زۆر باشەوە نیشان ئەدا جەماعەتێک ئەنجومەنێک ژنان هەن کە پێ ناڕەحەتن معلومە ئەکسوامەڵیشان ناتوانێت ئینتیزارت بێن چ بکەن پۆشکە بێنە خیابان ڕاستە بازم ممکنە یەک وەختۆ بیتە خیابان بەڵام تیتە خیابان چ بکەیت داوا لە کێەکەی داوای لە کەسێکێکی یاساکەی ئەو قانونە نگریسەی داناوە بەڵێ وەڵا ئەو قانونە ئەرزم کردی لە ئێرانە هەست کە خەبلن نەبوو بەڵام ئێستا ئەوە هەست لە زۆر وڵاتی ئیسلامیە ڕەسمیەتی هەست جاوتم ئەوە مەسەل نییە کە ئەوە هی ئیسلام بێ بەل لە ئیسلام بووە بەڵام ئەو ڕای گردووە و دوارە تەولید یەکاتەوە باس تەولید یەکاتەوە ئەو باس تەولیدە نەکبەتە ئەبێ بە ئەم کارە ساتەوە کە ئەیبینین کە کابرای نەفامی نەزانی ناوچاوگەرش تێ قەتێکی ئاوا بە خەیار ڕەحەتەوە چون خدا ئیجازەی پێداوە ئەیکات. بەڵێ کاک یۆسف بۆ ئەوە لەسەر باسی دووەمیشمان بڕۆین جا بە ناوبڕێک بدەین و دوای دێمەوە وڵاتان. باشە زۆر سپاس. ئازیزان زۆر سپاس بۆ ئەوەی بینەری ئەو بەرنامەیان ئەوڕۆ میواندەرەتی کاک یۆسفی ئەردەڵان هەڵسوڕاوی سیاسی و کادری لە مێژینەی کۆمەڵە و ئەکەین کە دوو بابەتمان هێنایە سەر باس و لێکۆڵینەوە باسێکی مربوط بوو بە دیاردەی ژن کوشتن بەڵام لەسەرەوە باسمان کرد و هەندێک لە بینەرانیش پەیامیان ناردوو پەیامەکەمان خۆدەوە بەڵام درێژە دەین بە بەرنامەکەمان ڕۆژی 10 مانگ هەڵبژاردننی مەجلیسی نوێنەرانی عێراقەوە لەوێشدا سەرۆکوەزیران دیاری ئەکرێت. چاوێک بخشێنین بەسەر ئەو باسە هەر دیسان لەگەڵ کاک یۆسفی ئەردەڵان. کاک یۆسف گیان
دیسان ماندوو نەبیت و درێژە بدەین ئەو هەڵبژاردنە ڕۆژی دەی مانگ قەولایە بەڕێوە بچێت لەو بابەتەوە چی هەیە کە بۆ بینەرانی باس بکەین دیسان هەر دابەشکردنی دەسەڵاتە وەکو پێشوو بەڵام ئەو جۆرەوە باسەکرێت دیارەکە تعدادێک لە ینی خەڵک کەم بەشدارە بنوانە ینی بۆ خۆیان زۆر هەوڵەدەن کە بەشداری خەڵک زۆر بێت بەڵام وا دیارە خەڵک تر هیچ متمانەیەکی بەو هێزە سیاسیانەی عێراق نەماوە ئەگەر زەحمەت نەبێت تۆزێ دووربینەکەت بەلای ڕاستە ڕابکێشیت کەمێ باشترە با تەسویرەکەتان بکەوێتەوە سەد ببەخشە ئەو زۆر باشە زۆر زۆر سپاس لەم بابەتەوە کاک یۆسەفان لە خزمەتە هەروە کە ئیشارەتان کە ئەوە لەم مەسەلەکە خۆ عێراقە کەمتر ئێمە هەمیشە وەتی قساکەین قسە گویا مەسەڵەن لە کورسانە قساکەن بۆ کورسان گویا فقط کورسان منتەقەیەکە تەواو لە حاڵشکە کورسان بەشێکە لە وڵاتێک بەناو ئێران ئێرانیش بەشێکە لە منتەقەی پێ دەڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمانەش ژیانیان لە مێژوە پێکەوە تێکەڵاوە بە تایبەت لە ئەم لەواقع 6 ساڵی ئەخیرە زۆر تێکەڵاوی بین ئەم وڵاتانە هەست هەر لەبەر ئەوەی چ تەسیرێک لە عێراق بکرێ بێگومان کاردانەوەی ئەبێ لە ئێرانە لە تورکیا بێ بە دەرەجاتێ کاردانەوەی هەیە و لە ئێرانی شاید واقعاتێت بکە پێ کاردانەوەی لەسەرەوەن هەیە ئەوانمانە دیوە ناچمە سەر ئەوانە یەکی ئەوانە کاردانەوەی مەسەلەی انتخاباتە ئەوە لە انتخابات هەروواکە زانن بۆ نیشاندان مەشروعیەتە بە حکوومەتێک کە ئیشا ئەوە بینین لە ئێرانە ئەو گشتە تەبلێغ و بەنووساتە ئاکەن بەوە کەس لە انتخاباتە بەشدار بێ دوای ئێژن ئەوە کەس لە بەشدار بووە لە انتخاباتە مانای ئەوەیە کە بە ئەو دەوڵەتە مەشروعیەتان داوە چاک یا خراپ ئەوە یەکی لە مەسەڵەی بۆیە کە لەواقع ئۆپۆزیسیۆنیش هەمیشە هەوڵەدا کە بێژێ بەشداری مەکەن یعنی شەرعیەتی ئەو دەوڵەتە ببەنە ژێر سوال باشە کاک یۆسف ببەخشە قسەکە قەتعەکەم ئەگەر مەسەن بڵێن خەڵکی کوردستان بەشداری کەم بکەن خۆ هەر لەو دابەشکردنی دەسەڵاتاوە هەر لە 2013 بۆ لاوە بە تەوافق گەیشتون بەشی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقا ئەبێ بە سەرۆک کۆمار و یا وەزیری دەرەوە و هەروەتر وەزیری دارایی و یا وەزیری ئابووری ئەو وڵاتە کەم بەشداربوون یا زۆر بەشداربوون تەسیرێکی هەیە ئەو فرما ئەوە خەری بوون بینە سەرەوە بژنی مەسا ئێران ئاوایە ئێران دەوڵەتێکە کە لە سابقەی زۆرە یعنی لە چەند سەد ساڵە ئەو حکوومەتێک هەیە حکوومەتی تورکیا پاشماوەی خلافەتی عوسمانیە بەڵام عێراق کشوەرێکە کە وەکو موزایەکێک تازە دروست بووە لەواقع بەنسبەت ئەو یاکانتر تازە دروست بووە و لەواقع لە دوای شەڕ دوو هەستەتانە حەساوکەن لەسەر چەند لە دوای شەڕ ئەوڵەوە دەست پێکات و ئەو تەقسیم بەنیاکەنەوە ئەوێتە موزایەکە کە هیچ وەخت سەقامی نەگریا بەتایبەت دوای لە بینچوونی حکوومەتی سەدام ئیتر ئێمە نابینین حکوومەتێک توانی بێتی ئەو موزاییکە بچڕەی عێراقا بکە بە یەک واحد لەبەرە مەسەلەی کوردستان هەر بە دروستیش هەر لە چۆن شوێنەواری خەباتێک بوو کە وەختارەکە سەدام ڕووخا ئەو بەلەوە نەواری مەدارسی و دوو دەرەجەیەک وجودی بوو کوردستانێک وجودی بوو و عەمەلەن لەواقع ئیستیقلالیشی ئاوای بوو هەتمان ڕسمی جەهانی نەبوو بەڵام ئیستیقلالێکی بوو کە بەداخەوە تینە سەر ئەوەی کە وردە ئەم ژیانە 20 ساڵەی ئەخیریان 15 ساڵەی ئەخیریانی دوای 2023 ئەم 17 ساڵە 18 ساڵە هیچ وەخت حکوومەتی عێراق وەکو حکوومەتێکی سابت نەبووە فۆرمۆلێک کە لە پێشدا لە لوبنانیشە بەکاریان برد نازانم
رئیس جمهور بن بە جەماعەتێ مارونی ئەو یاکە بن بە سنی ئەو یاکە بن بە شیعە رئیس پارلەمان رئیسی وەزیران ئەوانە بە لەواخا فرمێکە کە لەسەرەوە جەماعەتێک بە لەواخا ڕێکەوتن کەسێک دەسەڵاتدار ئەو کاریانە کردووە عێراقیشان شەبێ ئەوە دانا رئیس جمهور بکەن بە کورد و نازانم نەخۆش وەزیر بکەن بە شیعە و رئیس پارلەمان بکەن بە سونە و بە تو ئەشکەم دوایەوە لە یاساکانیا دەسەڵات مەسان شیعەکان فرە بکەنەوە ئەوە ڕێکەوتێ بووە هیچ رەبتی بەوە نییە کە تعدادی پارلەمان چەندە بوێ چەندە نوێ تێتە سەر یاساکان کە دابنن بۆ خۆشگوزەرانی تەواو مەردمەکە کە چەندە بێ هەر لە ئەوەڵەوە حتا کەیسە دیومانە هیچ ڕەبتێکی نەبوو یعنی ئەو لەواخا پارلمانە بەلای دیانی خێری بە مەسەلەی کووردا دانەناوە چون لە هەرێمی کوردستانیشا بەڕێکەوت حکوومەتێک دانراوە ئەو حکوومەتە حکوومەتێکی تەواو نییە بەڕێکەوت دانراوە ئەوە ئێستش مەگە نبینین کە ئێستش هەرژن هەتاکە هەتا بێ هەر بەڕێکەوت ئێمە ئەچینە بەرەوە تێداد ئەوە چەنێ بهین ئەم حیز چەنێ بین ئەو حیز چەنێ بێ بەست ڕێکەوت لە سازانە بینی ئەحزاب لە ئەحزابی هەڵسوڕا لە کوردستان یعنی حاڵەتی دموکراتیک نییە کە ئەمە ئەوە حەساو بکەین لەسەری تێدا هەرچێ بێ دانراوە سیرۆ کەسی بێ ئەشێ بچێتە پارلەمان لێنا ئەزانین دەنگی کوردەکان لە کەماسیە هەست تا مەگەر لەگەڵ یەکێکترە مەسەڵەن تەک شیعە مامۆڵان تەک بیابەشە لە شیعەکانە بازەوە ڕێکەوەندە سەر دابینکردنی مەسئلەیەک کە ویشەشە پوان و ئیمتیاز بن گشتێتە هەر ڕێکەوتن یعنی قسەیەک لەسەر هەڵبژاردن و دیموکراسی و ئەوانە نییە بەڵام بۆ فۆرمی خەزیەکە بێلەخەرەشە کارێ بکەن یەکی ئەوانەیە هەڵبژاردنە یعنی ئەو هەڵبژاردنە وها شەرعیەتێک یا ئومیدێکی نییە چون ئەم 18 ساڵە ئاوا نیشانی داوە کە حکوومەتەکە نەیتوانی و حکوومەتی یەکجێ بۆ وجود بێرێ ئەبینین ئەم هەڵبژاردنی شەیەکەن هەڵبژاردنەکەی پێشوەختە یعنی مەشە ساڵێتر بەڵام ئەوێنین چون ناچێتە بەرەو بۆ نەگەیشتونە قەناعەت کێ بکەن بە وەزیر نخست وەزیر پارلمانەکە انتخاباتی ترەکەن بەڵام ئومید بەوە ناڕۆ یعنی چاوەڕوان ئەوە ناکرێ تەغییرێکی ئەوتۆ بێ بۆ خەڵکیش ئەسەن فرە بە بێ مەیلیەوە بەڵام ئەو جۆرە کاک یۆسەف ئەو جۆرە کە ئەیبینین حتا ئێمە جارێ خەڵک لێ بگەڕین کە تەئسیریان بێ ئەندازە کەم بووە لەوەی کە بتوانن داهاتی خۆیان دیاری بکەن یعنی زۆر نەقشی خەڵک یا ئەو کلێنە لە بینی خەڵک و دەسەڵاتە هێزگار زۆرە ئەوە تەبعەن نابینین بەڵام لەلایەکی تریشەوە مەسەلەیەکە ئەوی شەوەیە کە خۆ هەر حکوومەتەکەیش بۆ خۆی یا ئەو هێزانەی وا ئێستا بەیەکەوە خەریکن سازاون و بەشی بەشداری حکوومەتن ئەوانیش زۆر سیر و عەجایب دەسەڵاتیان نییە لەلایەکە ئێران دەستێوەرەدا لەولاوە ئەمریکا دەستێوەرەدا ئێستا تازەی دووسێک شوێری عەرەبیش هاتوونەتە مەیدان و ئەوانیش بەنەوەیان نەوێ بە ناوی بوژانەوەی ئابووری عێراقەوە وەکو مسر و ئوردن وانەیش ئەوانیش دەستێوەردن تورکیا هەروەتر ئەگەریش نەیتوانی بێت زۆر تەئسیردا بنێ بەڵام لە کەرکووک تا ئەندازێ بڕێک لە هێزەکانێکە سەر بەخۆیان هێنی کردووە ئەمە چۆن جێبەجێکرێ ئەم وەزیەتە ئەو کشوەرگەلەوە کە بە وجود هاتوویەکی وەکو عێراق وەکو لوبنان ئەمانە تعادل سیاست بینالمەلەلیەکە ئەو کشوەرگە لە وجودیان هەست چون دەفرە وەختە لە مێژوویشە فرەوە تەماشاکەین بەرە شوێن هەن کە تعادلی سیاستگەل وڵاتە زەلهێزەکانە کە فڵان وڵات یا بەهمان وڵات لەگوێ خۆیان ئەمێن و بە تواشکەم وەکو کشوەرێک وەکو دەوڵەتێک چاوەڕانەکە تەواوی
ئەمیر نشینەکانی خەلیج ئەو ئەگەر تەوافقی زلهێزەکان لەسەری نەبێ و کامیانەتان وەکو خۆیان وەکو دەوڵەتێک بمێنن تەبعەن نا و ئەو تەعادڵەسە کە ئەو کشۆ دەدانێ جا لەناوەوە ئاژاوە بێ نەبێ ئەوەیە کە چاوەڕوانەکرێ ئەژن مەسەن ئەمریکاش ئەچێتە دەرەوە نوکتەیەک لێرە خاڵێک لە مەسەلە هەیە چ لە ئەفغانستان چ لە عێراق کە ئەیبینین ئەمریکا بە ئارزوی خۆی گەیشتووە چون ئەمریکا وجودی ئەمریکا ئەساساً لە وڵاتەکانی ترە هەر لە قەرنی بیستمە کە لە وەخان نیمەی داوەخان نیمەی ئەوەڵ قەرنی بیستین دوای شەڕ ئەوەڵ ئەو جنبشە ئازادی بەخشە ضد ئیستعماریەکە کە لە تەواو دنیا بە وجود هاتن و ئەو وڵاتکەلیانە هە لە بەرەو بۆسەلا جنبشەکان بە وجود هاتن ئەمریکا درست بۆ بەرپەشدانەوەی ئەو جنبشە ئازادی بەشکل ملیە بووە ئەسڵ خصوصیەتیەوە لە نەتیجە بۆ ئەو ویست و هەستی ئازادی خوازانە خەتەرە کە ئەو وەختە بەناو مخالفەتێک سۆسیالیزمە مخالفەتە کۆمۆنیزمە تەوجیهی ئەکرد وەلی ئەو مخالفە تەک هەستی پێشکەوتن خوازانە و شارستانیەت و بەرەو ڕێچوون کە ئەوە بەدی هات جێ وەکو ئەفغانستانە وەختارەکە ئەبینێت تاالبان ئەتانێ بێت و تەواو بیگرێت و ئەو ئیمکانە هەیە کە بتانێت کوشت و بڕکات و کەسێ نەتانێت مخابڵیا بێسی ئەوەژێ من بە تەواوی هەدەفەکان خۆم گەیشتەوە لە عێراقی شار بۆ جۆرە عێراقێکی بەجێ هێشتووە هاتووە حملەی کردووە سەدامی لابرد بەڵام ئاژاوە و گێژاوەیەکی بەجێ هێشتووە ئەو گێژاوە بۆ ئەمریکا نەخەتەرە بەڵکو ئارەزووی ئەوەیە منتەقەیەکە ئەو چی دەوێت تا ئەو وەختەی واکە احتیاجی بە گاز و نەفت بێ ئەوەی هەیە باش کاکی یۆسف داوای لێبردنەکەم ئەمە خراپی ئەو بۆ ئەو بەحسە یا ئەو بۆ چوونە ئەوەیە کە هەمیشە خەڵکەکە هەر خەتاکە خەنە پای ئەمریکایە دەسەڵاتێ لە دەرەوە یا دەسەڵاتێکە هاتووە تەداخلی کردووە هیچوە خۆیان ناڵێن کێشەکە خۆمانین خۆمان نەبێت چیمان بکردای هەمیشە ئەڵێنەوە هەر لە مەوردی ئەفغانستانیشەوە زۆر جار باسیەوە کرێکەوە ئەمریکا خەیانەتی کرد بە خەڵکی ئەفغانستان سوورەتێکە ئەی خەڵک لەو بینە نەخشی چییە ئەی خۆیان نەخشیان چیە لەم بابەتەوە هیچ کەس نایە بڵێ نەخشی خەڵک لەو بابەتەوە چیە ئەبێت چی بکرێت نەخشی خەڵک ئەوەی کار ئانایشە بەدبەختی کێشێ بۆ ئەوە بەدبەختی نەکێشێ ئەشێ ئەو حکوومەتانەوەکە بەسەریان نازاڵن ئەو لە بەقابڵی ئەو حکوومەتێرۆ بێچن ئەوە ئیسلاح بکەن ئەوە بۆ نەبەرەوە ئەوە بگۆڕن وەختارە کاتۆ من تەسلیم فڵان حکوومەتم فڵان ئەمیرم کە تا وەختێ تەسلیمی فڵان ئەمیر بم وەزم هەر ئەمەیە ئەو ئەمیرە یەک وەخت بۆی بکرێ هەڵدێ ئەڕێ ئەوە ئەمیری کۆیت سەدام حملەی پێکرد داری ڕۆیشت کەوەتارێکە ئەمریکا هێنایەوە هاتەوە داوە منزورم ئەمیری کۆیت ئەیژم ئەوە بۆ ئەوە مقارنەی بکەم تەکپرە کەسە یعنی وەختارێکا سازی و حرەکەتی کۆمەڵایەتی نەبێ ئەوان هەر ئەو ئاژاوە نەکبەتە هەیە یەکی لە دیاردەن خراپەکانی کە واکی لە عێراقا هەیە هێشتا وەزیەتی عەشیرەتی هێشتا هەیە یعنی ئەوەی واکە تەقسیم بەنیەکەن دەڵێن سوننە و شیعە ئەوەش نییە بەڵکو ئەشایری کێ هەن کە سوننەن عەشیرەتن عەشیرەت سەقام یعنی تێکدەری حکوومەتەکانە ناتانی یا ئەشی وەکو ئەمیرێکی مستەبد حکوومەت بکە یا تێکدەرە و دیاردەیەکی کۆنە ئیتر بۆ سەدەی 21 نایخواتەوە و بۆ ئەوەیە کە ئاژاوە لە ئەمێنێتەوە بۆ ئەوەیە کە دەبێ هەرچێ بەرەی جەماوەری یعنی ڕۆشنبیری تێگەیشتن داوخوازی لە مافی نەتەوەی و مافی تاکە کەسی ئەوانە هەرچی زیاتر پەرەپسێنێ حکوومەتەکان
مەجبورن هێنی بکەن ڕعایەتی بکەن مەجبورن بەر بە کار ناحەساوەکان و ئاژاوەکانیان بەر پێ بگرن وێلا ئەگەر مخابڵە نەوێ لەگەڵ حکوومەتە ئەو نەکبەتە هەر بۆ دوێر ئێدامی ئومیدمان بەەوە بێ کاگە ئینتخابێ بکەین بۆ نەزان فڵان پارلەمان مەسەلەکەمان حەلە بێ ئەوە خۆخەڵەتانە بەڵام ڕێگەمان زۆر لەبەرە لە لایەک تریشە و ئەوە ئەبینین کە ئەگەر شتێک بین ئەتوانین شتێ بەدەست بێنین هەر ئەو مەسەلەی هەرێم لە نەزارا بگرین خۆن مەسەلەی هەرێم دەبەر ئەوە نەبوو چون کورد بووین ئەو هەرێمیان نەدا جایسە پێم خۆش بوو هە لەسەرەوە باس بکەین کاک یۆسف ئەگەر لەسەر هەرە مۆزوعە باس بکەین کاک یۆسف بەداوای لێبردن هەر لەسەر مەسەلەی هەرێمی کوردستان باس بکەین ئەوەی وە بینراوە لە 3-4 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان هەتاکو بڵێ بەرتەسکتر بووەتەوە و دەسەڵاتەکانیشی تاندازێ بەرتەسکتر بووەتەوە لەلایەکی تری شۆ دەوڵەتیش بە گوشارهێنانە سەر حکوومەت لە ڕێگەی نەدانی موچە و حقوق و ئالەمانەوە فشاری بۆ هێناوە ئایا لە داهاتووە لە ینی دوای ئەم هەڵبژار بەناو هەڵبژاردنە یا هەڵبژاردن کەنایی لێ بنین وەزعیەتی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بێ ئایا هەر بەم شێوە بەردەوامە بێ لەوە خراپترە بێت یا چۆنە بێەوە وەلا ئەو ئەم هەڵبژاردنە تەسیرێکی ئاوای گومان ناکەم ببێ لە هیچ بارێکەوە ئەو مەسەلیشەوە کە ئێستا لە کوردستان هەیە ئەوە شتێکە کە ئەلانە 20 ساڵ زیاتر لە یعنی 30 ساڵە تقریبا 30 ساڵە هەیە و لەو 30 ساڵە دیومانە کە ناکارامۆیی ئەو فرمە حکوومەتکردنە چەندێکا لەسەرەوە بەڵام بەداخەوە لە ئەم جۆرە مەملەکەتانە کە بڕێک کان و نەوت و گاز و ئاو و ئەوە هەیە حکوومەتەکان ئەتوانن نەسلێک فەرهەنگێکی ڕاند یعنی فەرهەنگێکی موچەخۆری بۆ وجود بێرن کە ئەو فەرهەنگی موچەخۆری فقط ئیتاعەتەکە ئەگەر بڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازانە ئازادی خوازی مرۆڤ دۆستانە لە کوردستانی باشوور سەر هەڵبداتەوە هیوا دارین وە ئەکرێ دیوانەکە دوشمنەکەیشی ئەو نەخەوی نییە ئەکرێت بەرەو پێشتر بڕوە ئەکرێت دەسەڵاتی ئەو گەندەلی و زەخت و زۆرە لەبین بەرێت ئەومانە بە عینە دیوە ئەسەن خودی هەرێمی کوردستان لە پێناوی ئەو بزوتنەوە بوو کە بە لە ساڵی 92 پێکات بۆ وجود هات ئەگەر بزوتنەوەیەک لە هەرێمی کوردستانە نەبووای ئەو مەداری 32 دەرەجەیشە بە وجود نەدەهات هەرێم بە وجود نەدەهات چون بزوتنەوە کە بوو لەسەری حەساویان کرد جا بەداخەوە ئەبینین دەسەڵاتدارەکان نەیانتوانی چه عەشیرەتی بەرزانی چه ئەم نێئۆلیبەراڵەکانی یەکێتی ئەبینین کارایی بەدەسەوەگردن و بە پێشەوە بردن و خۆشگوزارانی ئەو خەڵکیانە نییە کە ئەو ئیمکاناتە زل و زەبەلاحە لە بەردەستیانایە بەداخەوە ئەوە شتێکە ئەوە گیرێکە کە لە هەموو وڵاتەکان لە ئێرانی شەروایە یعنی منزۆر حکوومەتی ئێرانە حکوومەتی ئێران گەیگەوە بە چه نەکبەتێک بە چ بەدبەختیە گەیشتووە بەو هەموو ئیمکاناتی نەوت و گاز و هۆ مەملەکەتێک بۆ خۆی یەکوە فرشتی بووە بەڵام ئەبینین کاردانەوەی هەر ئەو حکوومەتی ئێرانە لەسەر ئەو هەرێمە خۆ معلومە ئەوان حتا خۆیان لە حکوومەتی ئێران کەمتر زانن وەختارێکیشە کارێ بکەن لە شوێنێکە کە بنیامێک وەکو قاسم سلێمانی ڕاوێژی یەکەمیان بۆ بکات معلومە نەتیجەکەی چەندە نەکبەت و چ
چندە بۆ ئێران باش بووە بۆ کوردستانی باشترە بێ معلومە ئەوە هیچ هیوایك بەوە نییە سەخت لە بەرمانە مشکل فرە زۆرە مەسەلە ئەوە نییە کە بڵێن وڵاتی چ بکەن هەر گەشەکردنی نووسین ڕۆژدانە وانی دەربڕینی بیر و ڕا و هەڵدان بۆ ڕێکخستن هەر ئەوە ئیسەیش ئەبینین مەسەلەن نقاب اتحادیە معلمەکانیان بەتایبەت نیشتەجێکان نیشتەجێ چاچکەم بە بازنشستەکان متەقاعدەکان تەقاعدیان خانە نشینەکان توانیانە ئەرێ ئەوانە ئەنجومەن یا اتحادیە خۆیان نقابەی خۆیان دروستەکەن کە پرەکارێکی زۆر زۆر باشە بە بەرەوچوون ئەوانە خۆی لەواخە شارستانیەت لە کوردستانە لە کوردستان باشوورە ئەتوانن گەشە پێ بدەن چون لە زمانێک کاکی یۆسف ببەخشە ئێوە باسیوەتان کرد کە هەرە و شۆڕشە لە کوردستان بوو کە توانی هەرێمێک دروستکە توانی ئەو وەزیەتە بێنێتە پێشەوە دێ ئەو شۆڕشە چی لێ هاتووە ئایا نەماوەی تەواو بووە ینی چۆتە ماڵەوە یاکوی دیسان هەر زەمینەکانی هەیە خۆ و خەڵکە هەر لە جێگەی خۆیانن بۆچی ئێمە چاو لەو بەشە ناکەین هیچ وەلا ئەوەی فرشتی بەداخەوە فرشتی کەمایسیاوردە وەختێک شۆڕشەکە کرا بەشێک هەستی نەتەوەی بوو بەڵام دوایی ئەبینین ناکارامەوەی ئەو حکوومەتانە کە بە ڕێکەوت کەوت یعنی حکوومەتێک دامەزرا لەسەر ڕێکەوتن بوو ڕێکەوتنی بەردانی و یەکێتی ئەوە بەشی خەڵکی زۆر کەمتیا بوو و ڕۆژ بە ڕۆژیش بەداخەوە ئەوە لاوازتر بوو وای دێ ئەبینین کە مەسەلەن لە ساڵی 2013 بوو یا 14 بوو کە بە کۆمەڵ یعنی دوای مەسەلەی سووریە بە کۆمەڵ خەڵک هەڵاتن لە کوردستانەوە بەرەو ئەوروپا و ئەو بە کۆمەڵە لە یەک ڕۆژە ئەوەم لە بیرە ئەلانە تاریخ دەقیقەکەی نازانم بەڵام لە هەموو شوێنەکان دووسان لە یەک ڕۆژە فقط لە بەحری ئێژە 17 نەفەر لە شاری ڕانیە خنکان 17 نەفەر لە یەک ڕۆژە مانای چییە؟ مانای ئەوەیە کە ئەو جەماعەتە بە بنە ماڵە و ماڵ و شتی دەپرۆشی و دەڕوا یعنی چی یعنی ئەوێ کە یەک وە شۆڕشم بۆ کرد بوو بۆچی کرد بوو بۆ ئەو کوردستانێکم بێ بەڵام ئیسا وێنم ئەو کوردستانەهی من نییە ناتوانم تا بژین ئەڕۆ مانای ئەوەیە ئەو هەڵاتنە ئەو ڕۆشتنە مانای شکستێنان بە ئەو حکوومەتە بوو کە شکستی هێناوە گیریتە بوو بەڵام هەر حرەکەتێکی جەماوەری ئیتر فرە حرەکەت هەر جەماوەری هەیە کە تر ناگەڕێتەوە مەسئلەی کورد کە 100 ساڵەوە بەرەوە هەر خۆی مەتە کردەوە هەردا بووە ئەمە شوێنەوارێکە خەریکە دەڕوات لە شوێنێک بەڵام کاکی یۆسف ئێمە ئەبینین کە جێگە و پێگەی کوردستان لە هەموو عێراقا دیارە ئەوە ناتوانن لە بینی ببن ئایا ئەمە بۆ ناتوانێت ببێ بە هێزێک یا ببێ بە وەزنەیەک لە بەرامبەر ئەو دەسەڵاتی ناوەندی و هەروەها توانێت ئەو هێزەی خۆی بەرامبەر بە حتا ئەو دەوڵەتانەوە تاندازێ دەخاڵەتەکەن بنوێنێ سەر ڕای ئەوەی کە ئاوا جێگە و پێگەی هەیە و بەشێکی بەهێزە ئارامش و ئاسایشێکی تا ئەندازەیەک لەو هەرێمە دروست کردووە بەڵام چاولەیەکەی بۆ خۆی لە چاو ئەو مەوقعیەتەی زەعیفتر نیشانەدا بۆچی ئەبێ ئاوا بێت بەداخەوە ئاوایە وەدا ئەبینین ئەمەلەن هەموو شتێکی بووە و هەموو شتێکیشی هەیە بەداخەوتمان ئەو شێوەی نادروستی ئیدارەی هەرێم ئەو کارە ساتێ بۆ وجود هاوردوو وەدا هەر ئەلعانەیش
هەر ئەو هەرێمە ئەمنترین شوێنە لە ئەو وڵاتەوە کە پێژن عێراق و هەر ئەوەیە ئەبینین کە چەندە ئێسەیش هەرتێن لە کوردستان زەوین ئەکردن و ئەزانین کەم نییە ئەو جەماعەتە تواخەن ئەوە خۆی مەسەلێک یعنی خەسارناسی ئەو باشوور شتێک نییە بە دوو کەلیمە بە باسیی ئاوا بە تەواوی لێکی بینەوە بەڵام ئەمەڵەن هەیە بەڵێ بەڵێ من پەیامم بۆ هاتووە کە کاتی بەرنامەکەمان بەرەو تەوابوو نەچێت طبعا ئێمە ئەو شتێوا پێویست بوو باسمان کرد هەر لەسەر وەزیەتی حکوومەتی هەرێم وانە زۆر سپاس بۆ بەشداریت لەو بەرنامە هیوادارم بتوان وەختێکی تریش حتمما لە خزمەتتا بم و زۆر سپاس بۆ بەشداریتان باشەکەم گەلێک سپاس و هیوامە کە خەبەرهای خۆش ببینین و ببیستین و لە بەرنامەیەکی خۆش هات بەشدار بین زۆر سپاس بۆ بەشداریتان خەسارناسی و مەسەلەی بەڕاستی ئەو خەسارناسی ئەو وەزیەت کۆمەڵایەتی لە کوردستانی باشوور مەسەلەیەکی زۆر زۆر مهمە چون تەسیریشی ڕاستەوخۆ حد ئەقل لەسەر کوردستانی ڕۆژهەڵات هەیە دانی زۆر زۆر سپاس زۆر سپاس بینەرانی خۆشەویستی زۆر مەمنون کاک یۆسفجان بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕاوێژ کە بە شێوەیە ڕاستەوخۆ بڵاو بووەوە بۆ جۆرە هاتینە کۆتایی و بەرنامەیە هەتا بەرنمەیەکی تر کات و ساتێکی خۆشتان بۆ باوەتە خوازم